باسی ڕاگەیەندراوە نوێیەکەی وەزارەتی داراییتان بۆکەم هەروەها هەندێک داتای تریژە خەمەڕوو دەربارەی ئەو داتانە کە وەک باسم کرد لە هەواڵەکەشە هەندێک ئابووری ناس بڵاویان کردوێتەوە باس لەوە ئەکەن کە ڕەنگە کورتهێنانی گەورە لە بودجێ عێراق لەم ساڵا دروست ببێ ئەم ساڵکە هەمووی کەمتر لە مانگێکیشی ماوە بەڵام ئەمڕۆ ڕوانگەی ئیکۆ عێراقیش هەندێک داتای بڵاو کردوێتەوە باس لەوەش ئەکەم ئەوەی کە وەزارەتی دارایی باسی لێواکات ئەڵێ ئەو ئەندام پەرلەمانە ئەوەی کە لە گفتوگۆ تەلەڤیزیۆنەکە باسی کردووە هیچ بنەمایەکی نییە کە ئەڵێ تەنها بۆ موچەی موچەخۆران مانگانە 8.5 تریلیۆن دینار خەرج ئەکرێت ئەڵێ خەرجی موچە مانگانە نزیکەی 6 تریلیۆن دینارە واڵێ ئەمە جیاوازێکی ئەوتوێ نیە لەگەڵەوەی کە مانگانە وەکو داهات دەست حکوومەتەکەوێت بەڵام ئەمڕۆکە هاوکات وا تاگە بڵێم ڕۆژی ڕابردوو ڕوانگەی ئیکۆ عێراق هەندێک داتای لەم بارەیەوە خستوەتە ڕوو پەیوەندیدارە بەم بابەتانە لەبەرەوەی کە نزیکەی مانگێک زیاتر لە مانگێکە ئەم دەنگۆیانە هەن لەلایەن ئابووری ناسانەوە لەلایەن کەسانی پسپۆڕەوە کە ئەڵێن مەترسی هەیە لەسەر ئابووری عێراق ئەڵێن کورتێنانی گەورە لا بودجێ عێراقا دروست ئەبێت و ئەگەر سەرنجی داتاکانی ئیکۆ عێراقیش بین ئەمە پشتڕاست دەکاتەوە دواتر زانیاری ینی بودجەش وەرەگرن بەڵامەوەی کە ئیکۆ عێراق باسی لێواکە دەڵێت داهات لە نۆمانگی سەرەتای ئەم ساڵە 91 تریلیۆن و 100 میلیارد دینار بووە لە بەرامبەراڵە خەرجیەکان 108 تریلیۆن و 8 میلیارد دینار بوون جیاوازیەکە گەورەیە بێگومان کە ئەم جیاوازیە گەورە بوو کورتێنانەکەش گەورە بێڵە کورتێنانی بودجە تەنها لە نۆمانگەکەیە 17 تریلیۆن و 600 میلیارد دینارە ئەمە لە کاتێکە کە هێشت نۆمانگ واتە حساب کراوە مانگی 10 و 11 و 12 نەخراوەتە ئەم داتانەوە ئەوەشی ماوە لە کاتێکا کە مانگی ڕابردوو ئابووری ناسێک باسی لە کورتێنانی 15 تریلیۆن دینار کردبوو بۆ هەموو ساڵەکە هەرەمەش دەنگۆی زۆری لێکەوتەوە تەنانەت کاریگەری لەسەر بەهای دیناریش دانا وەزارەتەکان هاتنە دەنگوتیانە و دەنگۆیانە ڕاستین و کورتێنان نابێ بەڵام داتەکانی نۆمانگ پێمانەڵت کە بەڵێ کورتێنان هەیە کورتێنانەکەش زۆر گەورەترە لەوەی کە ئەسڵەن باسیشی لێواکرێت بابزانین چی ترمان هەیە هەر دەربارەی ئەم بابەتە ئیکۆ عێراق باسی لە ڕێکارەکانیش کردووە دیسانەوە هەموو کەس ئەزانە ئێستا ئیتر ئەم بابەتە نەشاراوێ و نە باسی کۆڕکۆبوونەوە زانستیەکانە هەر کەسێک تۆزێک سەر لە ئابووری دەربکە هەر کەسێک هەندێک سێرچ بکات ئەزانێت کە کێشەی گەورەی عێراق کێشەی ئابووری تاکڕەهەند و ئابووری پشتبەستوو بە نەوتە ئەمە کێشەی گەورەی بۆ ئەم وڵاتە دروست کردووە بەڵام ئیکۆ عێراقەڵێ وەکو ڕێکار بۆ قەرەبووکردنەوەی ئەم کورتێنانە پێویستەکە تێچووەکان کەم بکرێتەوە و ئەڵێت مەبەستی چییە لە تێچووەکان ئەڵێ ئەوەی کە تۆ ناچاری وەکو موچە بیدەی بە هاوڵاتیان ئەمە هیچی لەگەڵ ناکرێت وەکو موچە ئەیدەی بەڵام جگە لەوە تێچووەکانی تر وەکو تێچووی وەبەرهێنان ئەڵێ بێ کەم بکرێتەوە لەبەرەوەی کە لە ماوەی ئەم نۆمانگەیە ئەڵێ تەنها تێچووی وەبەرهێنان 14 تریلیۆن دینار بوو ئەڵێ بێ مشوری لێ بخورێ ئەگەر بتەوێکە قەبارەی کورتێنانەکە لەو ئاستە زۆرەیانە بێت وەکەمکردنەوەی خەرجی وەبەرهێنان و کوێر ئێستا باسم کرد یەکێکی تر لەو بابەتانەی سنووردارکردنی کڕێنی کاڵە و خزمەت گوزاریەکان ئەڵێ جگە لە خۆراک ئەوانەی تر کە زەرور نیە حکوومەت دەبێت دەست پێوە بگرێت و کەمتر پارە سەرف بکا بۆ بابەتە لە بەرەوەی کورتێنانەکە بۆ قەبارەی گەورە نەبێت باسی بەرزکردنەوەی باجی هاورداکاڵە و کاڵانە کە هاورداکرێت دیسان جگە لە خۆراک لە بەرەوەی کە خۆراک ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سفری هاوڵاتیان دروستەکە ئەڵێ بێ باجی بخرێتە سەر بۆەوەی کە لە ڕێگەی باج ئۆلانی کەم داهاتەکان زیاد بکرێت و تەنها هەر نەوت نەبێ نەوت و نەوت کە گۆڕانکاری لە بازاڕی نەوتات بێتە هۆی ئەو زیانە گەورەیە بە ئابووری وڵات هەروەها بەرزکردنەوەی تێچووی گەشتیاران و کۆچبەرانیش بابەتێکی ترە کە ئیکۆ عێراق وەکو ڕێکار خستوێتی ڕوو ئەڵێ بێت تێچووەکان لەسەر گەشتیاران زیاد بکرێ ئەوانە کە وەکو کۆچبەر دێن بۆ عێراق بۆ کارکردنە بێ باجیان لەسەر زیاد بکرێتەوە بێ بە سەرچاوی داهات بۆ وڵات و یەکێک لە جەمسەرەکان بێ بۆ فرەچەشنکردنی ئابووری عێراق با بچینە لای داتا و زانیاریەکانی ترمان باسێکی تریش لە داتەکانی تر بکەین فشارەکانی سەر بانکی ناوەندی ئاماژەیەکی خراپەکە ئێستا لە ئابووری عێراقا بەدی ئەکرێتەوەی کە هەیە لە نۆمانگی سەرەتای ساڵە بانکی ناوەندی عێراق 11 میلیارد دۆلاری لە یەدەگی دراوەکەی خەرج کردووە بێگومانەمە کاریگەری دروستەکە لە بەرەوەی کە خۆی ناوەکەی بەخۆیەتی یەدەگەکەی کەمی کردووە و ئەمە هەندێک ینی بابەتە و هەندێک ئاماژەیە بۆی کە ڕەنگە بارودۆخ زۆر باش نەبێت لە بەرەوەی کە ڕاستە یەدەگی بانکی ناوەندی بۆ ئەوەیە کە تۆ لە کاتی قەیرانە دەستی بۆ ببێ بەڵام ئەوترێت کە ڕەنگە ئەو قەبارەیە زۆر بێ بۆ نۆمانکە بانکی ناوەندی ناچار بووە کە پەنای بۆ بەرێت کڕێنی دراو لە وەزارەتی دارایی واتە بانکی ناوەندی عێراق 49 میلیارد دلار دراوی لە وەزارەتی دارایی کڕیوە خۆی بانکە ناوەندیەکان ئەم کارە ئەکەن بەڵام بانکی ناوەندی عێراق کە ئەمەی کردووە 49 میلیارد دلاری لە داهاتی فرۆشتنی نەوت ڕاکێشاوە و ئەمە
وەکو تمەمەیەکێکی ترە لە زیانەکانی ئابووری تاکڕەهەند کە 49 ملیارد دلاری لە وەزارەتی دارایی وەرگرتووە 6 ملیارد دلاری خستووەتە بازاڕەوە کە هەموو ئەم ڕێکارانە بۆ ئەوەن کە بە شێوەیەکی سەرەکیانی گەورەترین ئامانجیانەوەی کە پاڵپشتی لە دینار لە دراوی نیشتیمانی بکەن کە ئابووری ناسان پێیان وایە ئەمە ڕێکارێکی ڕێشەیی نییە ئەڵێ ئەمە چارەسەرێکی هەمیشەیی نیە تەنها وەکو ئازارشکێنە کارەکە واتوانێت لەو ماوەیە کە تۆ ئەو کارە ئەەکەیت بەهای دراو ڕابگرێت و هاوسەنگی ڕابگرێت بەڵام ئەبێ مشوری ڕێشەیی لە ئابووری وڵات بخرێت بە فرە ڕەهەندکردنی ئابوووریەکەی و بە بابەتی لەو شێوەنە ئەوەی کە تۆ بەڕاکێشانی پارە لە وەزارەتی دارایی و خستنە ناوبازاڕی دراو بتوێت بەهای دراوی نیشتمانی کۆنتڕۆڵ بکەی با زانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین دەربارەی بارودۆخی ئابووری عێراق. قەرزی نیشتیمانی عێراق 90 تریلیۆن دینارە کە دیسانەوە وەکوتمەمانە هەموو ئاماژەن بۆ ئەوەی کە ڕەنگە هەندێک بارودۆخەکە ڕەنگە زۆر باش نەبێت لانی کەم ئەگە زۆر خراپیش نەبێت بەو باشیەش نییەکە بەرپرسانی وڵات باسی لێواکەن کە بەردەوام مەڵێن نەخێر ئێمە لەسەر ڕێڕەوە ڕاستەکەین ئەگەر لەسەر ڕێڕەوە ڕاستەکەش بن تەنانەت بەڵام لە ئێستاە لەبەرەوەی کە ئابووری تاکڕەهەندە لەبەرەوەی کە سەدانەوەت پشت بنەوتە بەستن لەبەرەوەی کە بچووکترین گۆڕانکاری لە نرخینەوە لە بازاڕی جیهانیا ئەبێت هۆی گۆڕانکاری گەورە لە ئابووری عێراقا کەوایە کێشەی گەورەبوونی هەیە. بە فیڕۆچوونی داهات چەند هۆکارێکی هەیە لە ئابووری عێراقا یەکەمیان موچەی بندیوارە کە ئەمە ناوێکی زۆر ئاشنایە بۆ هەمومان موچەی بندیوار زۆرە لە سەر ئاستی عێراق ئەوترێت پسپۆڕانی جیهان ئەڵێن عێراق لەبەر ئەوەی کە پشتی بەنەوت بەستووە لەبەرەوەی کە حکوومەت گەورەترین خاوەنکارە لە عێراق ناچارە بۆی کە هاوڵاتیان ڕازی بکات ژمارەیەکی زۆری خەڵکی دامەزراندووە بەبێ ئەوەی کە ئەو خەڵکە ئیسیفادەیەک بە ئابووری وڵات بگێن و ئەمە موچەکان ئەو پارێکە ئەبێ بۆ موچە خەرج بکرێ بەرزی ئەکاتەوە موچەی خانەنشینی موچە و خانەنشینی ناڕاستواتە هەندێک هاوڵاتی هەن کە بەپێی توانیان بەپێ ئەو خزمەتەکەیکەن موچە وەرناگرن موچەکەیان زیاترە خراپ بەکارهێنانی دەستەبەری کۆمەڵایەتی بابەتێکی ترا و کەسانە سوودی لێبینن کە شایستەنین بەشە خۆراک بابەتێکی تراڵن هەندێک کەس بەشە خۆراک وەرە ئەگرێ کە شایستەن یە بۆ نمونە ئەسڵەن لە ناو عێراقان ئاژی و ڕەنگە لە دەرەوەی وڵات بێ واوە زیان بە ئابووری وڵاتەگەێنن لەبەرەوەی کە پارە ئەڕوات پارەی وڵات ئەڕوات بۆ ئەم پاڵپشتیانە بۆ بەشە خۆراک و پاڵپشتی دەرمانیش بابەتێکی تاڵە لە قەبارەیەکی زۆرا پاڵپشتی دەرمانبوونی هەیەکە ئەبێ چارەسەر بکرێ بابزانین زانیاریتر چیمان لایە هەر دەربارەی ئەم بابەت و بابەتەکانی پێیوەست بە ئابووری عێراقەوە پێشبینیەکانی بودجە و داتا ڕاستەقینەکانە گەرمێ باسی لێ بکەم بەم شێوەیە لە بودجەی عێراقا باس لە هەناردەی نەوت کراوە بە بڕی 3.5 میلیۆن بەرمیلی ڕۆژانە بە شەرتێک کە نرخەکەی 70 دلار بێ بەڵام ئەم ساڵ لەم 11 مانگەیە تەنها 4 مانگی ساڵ نرخی نەوت 70 دلار و سەر و 70 دلار بووە ئەوی تری هەمووی نرخی نەوت خوار 60 دلار بووە هەموو پێشبینیەکانیش بۆ ئەوەن کە لە ماوەی ساڵی داهاتوە نرخینەوت زیاتردا ببەزێت ڕەنگە گۆڕانکاری ڕووبات ڕەنگەم پێشبینیانە نێنەدین بەڵام ئەمانە ئەو پێشبینیانن کە وڵاتانی جیهان بۆ پلاندانان پشتی پێبەستن داهاتی نانەوتی وڵاتیش کە باج و سەرچاوەکانی ترە 17 تریلیۆن دینارە ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن ئەمە کۆتا زانیاریمانەیە زانیاری تر وەربگرین لەم بارەیەوە بزانین چیترمان هەیە دەربارەی بارودۆخی ئابووری و دارایی عێراق ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن زانیاریەکانمان بۆ بگۆڕیم زین لە پاکێجی دواتراچیمان هەیە ئەگەر دیسانەوە لە درێژەی داتا ڕاستەقینەکان کەوتم کۆی خەرجیەکان 198.9 تریلیۆن دینارە کە لەم خەرجیە 4.6 تریلیۆن دیناری بۆ بەشە خۆراکە و 1.6 تریلیۆن دیناری بۆ پاڵپشتی دەرمانەوە کەوتم ئەمە دوو لەو بابەتانن کە ئابووری ناسانەڵێن پارێکی زۆر ئەڕوا لەم بوارانەیە لە ئابووری عێراقاوە نابێوا بێ و داتای ڕاستەقینەی نەوتیش وەکو باسم کرد زۆر زیاتر لە پێویست عێراق حسابی لەسەر نەوت کردوێتەوە لەبەرەوەی کە ئەم ساڵ ڕۆژانە بە تێکڕای 3.3 میلیۆن بەرمیل فرۆشراوە کە بە هاکەی لە نێوان 6 بۆ 65 دلار بووە لە کاتێکا لە بودجە حساب بۆ 70 دلار کراوە بە قەبارەی زیاتر و ئەوترێت کە ئەگەر هەر بەرمیلێک بچێتە 80 دلار ئینجا کورتێنانی بودجە لە عێراقا قەرەبووەکرێتەوە کامەش ڕەنگە شتێکی زۆر ئاستەم بەلانی کەم لە ئێستامە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە بەڵام دیسانەوە هەر دەربارەی وەزارەتی دارایی هەرێم سەرجەم خەرجیەکانی بێجگە لە موچە ڕاگرتووە لە 14 خاڵا ڕێنماییەکانی بڵاو کردووەتەوە وەزارەتی دارایی هەرێم ئەڵێت بەهۆی نزیک بوونەوە لە کۆتایی ساڵی 2025 و بە مەبەستی پێدانی هەلی گونجاو بایەکە ژمێریاریەکانی سەر بە وەزارەتەکەیان بۆ پاکتاوکردنی ژمێریاریەکان و ناردنیان بۆ وەزارەتی دارایی
بڕیاریان داوە بەڕاگررتنی خەرجیەکانی دام و دەستگاکانی حکوومەت یارێمی کوردستان بۆ ساڵی 2025. سەبارەت بە خەرجی پرۆژەکانیش ئەڵێت ئەو خەرجیانەش تا سەرەتای ساڵی دارایی 2026 ڕائەگیرن، دواتر ئەو پرۆژانەی مۆڵەتیان هەبووە بە هەر هۆکارێک خەرج نەکراوە لەسەر بودجەی 2026 خەرج ئەکرێت. ئاماژە بۆش کراوە لەمڕۆوە سەرجەم خەرجیە نوێیەکان ڕائەگیرێت و تەنیا موچە و پێشینەی مانگانە خەرج ئەکرێت. وەزارەتی دارایی هەرێم کرێی مامۆستایانی وانەبێژی سەر بە وەزارەتی پەروەردەی زیاد کردووە. وەزارەتی دارایی لە ڕاگەیەندراوێکا باسی لەوە کردووە کە کرێی مامۆستایانی وانەبێژی هەمیشەی و گرێبەست بۆ 4,000 دینار بەرزەکرێتەوە. هەر بەپێی بڕیارەکە مامۆستای وانەبێژ پێویستە پشکی وانەوتنەوەی هەفتانەی خۆی کە لەوانەیە 22 بۆ 24 وانە بێت تەواو بکات. ئەو کات ئەو بڕەپارەیە زیادەیە کە بۆی خەرج ئەکرێت ئەتوانێت سوودی لێ ببینێت. ئەم بڕیارە لە سەرەتای وەرزی خوێندنی 2025-2026ەوە جێبەجێ ئەکرێت لە ڕۆژنامەی ڕسمی وەقایعی کوردستانیش بڵاوەکرێتەوە. دەستکی ئابووری کورساد نیوز دەربارەی ئەم بابەتە بە دوواداچوونی بۆ ئەم بڕیارە کردووە لەگەڵ یەکێک لە نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ کە ئێستا بوون بە گرێبەست قسەمان کردووە. پێی وتین کە ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردە لایانی خراپی زیاترە وەک لە لایانی باش، بۆ هۆیەوەی کە ئێستا لەناو وەزارەتی پەروەردە بۆشاییەکی زۆر هەیە. وەزارەت لە جیاتی ئەوەی مامۆستای نوێدا بمەزرێنێت ئەوێت لەم ڕێگەیەوە بە هەمان ئەو مامۆستایانە کە لەبەردەستن ئەو بۆشاییە پڕ بکاتەوە. ئەوە لە کاتێکایە کە چەندین مامۆستای وانەبێژی لادراو هەن کە چاوەڕێن بگەڕێنەوە سەرکارەکانیان. ئەم بڕیارە ئەوەندەی تر نائومێدی کردوون وتیشی ئەم بڕیارە کاریگەری خراپی ئەبێت لەسەر کواڵیتی وانەوتنەوەی مامۆستایان، بەهۆیەوەی کە ڕەنگە ئەو بڕیارەوە بکات هەندێک مامۆستا بۆ وتنەوەی وانەیەکی زیاتر نەتوانن بە شەوانەکانی خۆیان گرنگی پێبەن، توانای تەواوی خۆیان تیا خەرج نەکەن. هەر بەوتەی نوێنەرەکە کە قسەمان لەگەڵ کردووە ئەم بڕیارە لە داهاتووە وا ئەکات دووبارە کێشەی بوونی وانەبێژ دروست ببێتەوە. لە ماوەی ڕابردووە زیاتر لە 37,000 مامۆستا کرانە گرێبەست کە ماوەیەکی زۆر ببوو بە کێشە بۆ وەزارەتەکە. لە ڕاگەیەندراوێکە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە کە بۆ وەرزی زستانی 2025-2026 واتە ئەم وەرزە کە ئێمە ئێستاتیاین زیاتر لە 107 ملیۆن لیتر نەوتی سپی بەسەر نزیکەی 537,000 خێزانە دابەش کراوە. ئەوەشی خستووەتە ڕوو کە بڕی پێویست لە نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان 217 ملیۆن و 944,600 لیترە، زۆرترین نەوتیش بۆ هەولێرە کە پێویستەکەی زیاترە لە 82 ملیۆن لیتر و سلێمانیش لە ڕیزبەندی دووەما دێت پێویستیەکەی زیاتر لە 52 ملیۆن لیترە. ئەو بڕەنەوتەی هەتاوەکو حوتی کانونی یەکەمی ئەم ساڵ دابەش کراوە 107 ملیۆن و 382,800 لیتر بووە کە کەمتر لە 150 بڕی پێویست دەکات. بە چاودێری قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین دیداری ئاکادمی لەبارەی پەرەپێدانی کەرتی ئابووری قەزای چەمچەماڵ بەڕێوەچوو. دیدارەکە لەلایەن دامەزراوەی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی و بە هاوکاری زانکۆی چەرم و ڕێکخرابوو. لە دیدارەکەیە باس لە هەنگاوەکان کرا کە ئەتوانرێت دۆخی ئابووری چەمچەماڵ و دەوروبەری پەرە پێ بدەن و بەرەو پێشی ببن. دیدارێکە بۆ هەڵسەنگاندنی دۆخی ئابووری لە چەمچەماڵ و چۆنێتی پێشخستنی ئەو بوارە ڕێکخراوە.
دیدارەکە بە چاودێری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناونیشانی دەرفەتەکانی گەشەپێدانی ئابووری قەزای چەمچەماڵ بە بەشداری شارەزایان و ئەکادیمیانی بوارەکە لە چەمچەماڵ بەڕێوەچوو. ئامانجلی گەشەپێدانی ئابووری چەمچەماڵە خستنە ڕووی ئەو سێکتەرانەیە کە ئەتوانرێ لە ناوچەکە گەشەیان پێ بدرێ بۆی کە لە داهاتووە ناوچەکە بکرێ بە ناوچێکی پیشەسازی و هەروەها ئەو هەلی بێکاری لە ناوچەکە کەم بکرێتەوە دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان و دانیشتوانی ناوچەکە و دەرەوەی ناوچەکەش بەرەخسێنێ. ئامانجیشکە ئەوەیە کە چەمچەماڵ وەکو ناوچەیە کە هاوسنوور لەگەڵ مادەکانی ١40 بتوانرێ بکرێتە ناوچەیەک بۆی کە لێرەوە بەرهەمە پیشەسازیەکان هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق و تەنانەت وڵاتانی دەرەشبرەوە چۆن بتوانین سوود لە ئاوهەوای ناوچەکۆرنین لە وەرجستانە بۆ حکومی کە ئێستا وەرجستان گەرمترە بە چاوجارانە بکرێت بە ناوچەیەک بۆ گەشت و گوزاری زستانەت. لە چوارچێوەی پلان و پرۆگرامی دیدارەکەدا چەند پانێڵێک پێشکەشکران، چەندین پێشنیاز بۆ گەشەپێدانی چەمچەماڵ لە ڕووی ئابووریەوە خرانە ڕوو. دەڕوانینە ئەوەی کە تەواوی ئەو دەرفەتانەی کە هەیە لە بەردەم بەرەو پێشچوونی ئابووری ناوچەکە چییە لە ڕێگای کۆمەڵە پانێلیستەوە لە ڕێگای کۆمەڵە خەڵکی شارەزاوە پێویستە بخرێتە ڕوو و هاوتەریب لەگەڵ ئەمەدا گومان لەوەدانە کە کۆمەڵێک ئاڵنگاری هەیە کە لە بەردەمی ناوچەکەدا هەیە دەکرێت لەسەر هەردوو لایەنەکە کار بکرێت بەوەی کە ئەو دەرفەتانەی کە دەبنە هۆی بەرەو پێشچوونی ژێرخان و ئابووری ناوچەکە و زۆرترین سوود بە یەکەم کەس بە دانیشتوانی ناوچەکە و هاوڵاتیانی ئەم ناوچەیە و ئەم دەڤەرە بگەێنێ و دواتر بە تەواوی خەڵکی کوردستان و ناوچەکە چەمچەماڵ گونجاوە بۆ وهەلی ئەوەی هەیە کە کۆمەڵی پرۆژەی گرنگی تیا بکرێ بۆ ئەگەر ئەم جۆرە دراسانە بتوانێت کۆمەڵی ڕاستپاردە بخاتە بەردەسی ئەو کەسانە هەتا بتوانێت لەسەر ئەساسی ئەو ڕاستپاردانە کۆمەڵی پرۆژەی گرنگ ڕوو بە ڕووی ئێرە بکرێ کە کاریگەری تەواوی ئەبێ لەسەر ژێرخانی ئابووری و دەستی کار لە ناوچەکەیە. ئەمەش بۆ خۆی ئەبێتە گەشە سندن و پەرەپێدان و گەشە پێدانی ناوچەکە. هەڵبەتە ئامانجی ئێمەش و ئامانجی ئەم دیدارش ئەوەیە کە بتوانێت لەم بوارەیە کاریگەری هەبێ. ئەمە یەکەمین دیداری ئەکادیمیە لە چەمچەماڵ بۆ پەرەپێدانی کەرتی ئابووری لە قەزاکە ڕێکدەخرێت. دیدارەکە لەلایەن دامەزراوەی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی بە هاوکاری زانکۆی چەرم و ڕێکخرا. لە دیدارەکەدا تەئکید کرا لەسەر ئەو هەنگاوانەی دەتوانن دۆخی ئابووری لە قەزای چەمچەماڵ گەشە پێبدەن و بە پێویستیش زانرا کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕی زیاتر لە قەزای چەمچەماڵ بداتەوە. چەمچەماڵ ناوچەیەکی گرنگە لە ڕووی ئابووریەوە. گەشەپێدانی ئەم ناوچەیەش کاریگەری دەبێت لە سەرکەرتی ئابووری هەرێمی کوردستان و عێراقیش. ئاسان جەلال، کورسات نیوز، چەمچەماڵ. بێگومان چەمچەماڵ گرنگیەکی زۆری هەیە بۆ هەوەی کە ئەکرێت ناوەندێکی گرنگ بێ بۆ لە ڕووی بازرگانی و پیشەسازیەوە لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها عێراقی جامن دواتر لەگەڵ میوانێکی زۆر شارەزا کە بەشدار بووە لە دیدارەکەش زیاتر قساکەین بزانێکین ئەو هەلو ئاستەنگانە چین کە لە چەمچەماڵ هەن بێگومان بۆ پەرەپێدانی ئابووریەکەی. بەڵام پێش ئەوە مەوێ باسێکی فڕۆکەخانی سلێمانیش بکەم. زیاتر لە مانگێکە گەشتەکانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بۆ تورکیا دەستی پێکردووەتەوە بۆتە هۆی بوژانەوەی فڕۆکەخانەکە و کاریگەری ئەرێنی لە سەرکەرتی گەشت و گوزار و بازرگانی سلێمانی هەبووە. بڕیاریشە گەشتی هێڵێکی نوێی فڕۆکەوانی ئەڵمانی بۆ فڕۆکەخانەکە بکرێتەوە کاراسانی بۆ ئەو کەسانە ئەکات کە ئەیانەوێت لە سلێمانیەوە گەشت بۆ وڵاتی ئەڵمانیا بکەن. هەر فڕۆکە و بەرە وڵاتێک گەشت دەکات. یەکێکیش لەوانە وڵاتی تورکیایە کە 2 ساڵ و 7 مانگ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەو گەشتانی بۆ تورکیا بێبەش کرابوو. بەرەبانی سەی تشرینی دووەمی ئەم ساڵ یەکەم فڕۆکە لە تورکیاوە گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و گەشتەکانی بۆ تورکیا ئاسایی بووەوە. لەگەڵەوەدا هەرز و کاریگەری لەسەر بوژانەوەی فڕۆکەخانەکە دروست کرد و سات بە سات هەنگاو بەرەو بوژانەوە و بەرەو پێشچوونی زیاتر دەنێت بەراورد بەڕابردوو. هەموو ئەوانەی کە بەسەر ئاسمانی تورکیا تێپەڕەبوون بۆ وڵاتانی دنیا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بە پێچەوانەوە ئەم گەماروێ گرتبیەوە. بەڵام خۆشبەختانە سوپاس بۆ خوا ئێستا ئەو گەماروێ نەماوە و بێگومان جوڵەی بازرگانی و ئابووریش لە
سلێمانیە دەستی پێکردوێتەوە و ئەمەش کاریگەریەکی تەواوی ئەبێت بۆ سەر سێکتەرەکانی بازرگانی و هەم گەشت و گوزاریش لە ناوچەکەدا. لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی وەستانی گەشتەکانی تورکیا گەشتی چەند وڵاتێکی ئەوروپیش ڕایگیرا بوون، بەڵام لەگەڵ دەستپێکردنەوەی گەشتەکان بۆ تورکیا ئەوانیش دەستیان پێکردوێتەوە و ئەوەش کاریگەری گەورەی لەسەر بواری ئابووری و بازرگانی لە سلێمانی دروست کردووە. بەنیسبەتی بە ئاڵوگۆڕی بازرگانیەوە بێگومان ئەو کاڵاو کەلوپەلانەی لە وڵاتانی ئەوروپاوە ویان لە تورکیاوە کە لە بەرڕێگەی ئاسمانی ببێتە کارگۆی سلێمانی لە بەرەوەی فڕۆکە لە هەرێمی کوردستان تەنها فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کارگۆی هەیە، خزمە گوزاری کارگۆی هەیە کە ئەمەش بۆ خۆی لەخۆیە هەم بۆ بازرگان تێچۆکی کەمی گواستنەوەی تێچەیە، ئەمەش دەتوانین ئێمە بە داهات حسێبی بکەین، هەروەها داهاتێکیشە بۆ کارگۆ و لاروەها فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. بڕیارە لە ماوەکانی داهاتوودا هێڵێکی نوێی فڕۆکەوانی ئەڵمانی لە سلێمانی بکرێتەوە، ئەوەش هەم لە ڕووی تێچوو کاتەوە کار ئاسانی بۆ ئەو کەسانە دەکات کە دەیانەوێ لە سلێمانیەوە گەشت بۆ وڵاتی ئەڵمانیا بکەن. جیاواز لەوەی لە دوای دەستپێکردنەوەی گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ تورکیا فڕۆکەخانەکە بوژانەوی بەخۆیەوە بینیوە، بڕیار وایە لە ماوەکانی داهاتوودا ناوی فڕۆکەخانەکە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سەرۆک جەلال تاڵەبانی بگۆڕدرێت، بەمەش فڕۆکەخانەکە پێدەنێتە خۆناخێکی دیکەوە لە مێژووی خۆیدا. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی. پێش ئەم راپۆرتەی بڕوا باسی دیدارێکی گرنگم بۆ کردن کە لە چەمچەماڵ بەڕێوەچوو باسی ئاستەنگەکان و هەلەکانی پەرەپێدانی ئابووری و بازرگانی پیشەسازی کراوە لە دیدارەکە لە چەمچەماڵ، بەڵام منەمێ زانیاری زیاتر لێرە لە میوانەکەما وەربگرم. دکتۆر هونەر ئەمین مامۆستای زانکۆی چەرمو لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کە بەشدار بووی دیدارەکە بۆ مامۆستا سڵاو لێ بخێراتن. دکتۆر پێشەوەی با من جارێکە نەچمە لای دیدارەکە باسێکی گرنگی چەمچەماڵمان بۆ بکە، ئەوترێت کە ئەتوانێت بێتە ناوەندێکی گرنگی بازرگانی پیشەسازی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا. گرنگی چەمچەماڵ چییە، بۆچی ئەم دیدارە لەوێ ڕێکخرا؟ سپاس بۆ جەنابتان، بەرلار شتێمە سپاسانەکەین کە ئەمڕۆ لە نزیکەوە لە گرنگی ئەو دیدارێک کە لە زانکۆی چەرمۆیە ئەنجام دراوە و ئەوەی کە پێویست بێت لە ڕووی ڕاگەاندنەوە ئەنجامتاندا بۆ ئێمە وەکو زانکۆی چەرمۆ سپاسی هەڵوێستی جەنابتانەکەین. لە ڕاستیدا ئەو دەڤەرە بەگشتی لە ناوچەیەکدایە کە لەسەر ڕێی سەرەکی نێوان کەرکووک سلێمانیە لە ناوچەیەکدایە کە ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی ئەو ناوچەیە تێدەگەین لەوەی کە ئەو ناوچەیە خاوەنی چ ژێرخانێکی ئابووری بەهێزە. لە ڕوانگەی ئەم بەرپرسیارەتیانەوە لە ڕوانگەی ئەم گرنگیانەوە زانکۆی چەرموو وەگەوەی کە هەوەک هەر زانکۆیەکی تر کە دەبێت بگەڕێتەوە بۆ ئەو کێشە و گیر و گرفتانە بۆ ئەو گرنگیانێک کە لەو ناوچەیە ئەو زانکۆی لە پێناودا دروست کراوە چییە؟ ڕوانوێتی ئەوە کە پێویستی بەوەیە سەرەتا وەکو هەنگاوێکی سەرەتایی دیدارێک بۆ ئەو دەرفەتانەی کە دەبنە هۆکاری گەشتکردنی ئابووری لە ناوچەکەدا و پەنجەخستنە سەر ئەو ئاڵانگاریانەی کە لەو ناوچەیەدا هەیە بۆ ئەوەی کە بۆتە هۆی بەرەو پێش نەچوونی لایەنە ئابوووریەکانی ئەو ناوچانە و فراوان نەبوونی دەستی کار و فراوان نەبوونی بەدەستێنانی ئیش و کار لەلایەن دانیشتوان و لەلایەن هاوڵاتیانی ئەو ناوچەیەوە زانکۆی چەرمۆ لە ڕێگەی کۆلێژی کارگێڕی و ئابووریەوە بە پێویستی زانیوە لەگەڵ ڕێکخراوی ڤیژنە هەڵسێ بە ئەنجامدانی کارێک ئەوی ژەوەیە کە چۆن بتوانین تەواوی ئەو دەرفەتانە لە ڕووی توێژینەوەی زانستی لە ڕووی کۆمەڵە پسپۆڕی شارەزا بە کاری ئابووری بە کاری ژینگەی بە کاری کارگێڕی و چۆن بتوانین تەواوی ئەو توانانە کۆ بکەینەوە. ئەمە بە ئامادەبوونی کێ؟ بە ئامادەبوونی تەواوی بەرپرسا حکمی و ئیداریەکانی ئەو ناوچەیە هەر لە ناوچەی چەمچەماڵ و دەوروبەری هەتا ئەگاتە سنووری بازیان ئیدارە ئەوێش تەواویان لە دیدارەکەی بوون هەتا ئەوەی کە لە بەرپرسیارەتی باڵایان لە کاروباری ژینگە لە کوردستاندا هەمویان ئەمڕۆ بانگێش کراون و لەوێ قسە و گفتوگۆ و لە چەند پانێڵێکدا قسە لەسەر ئەو بابەتانە کرا کە ئاماژەم پێکرد. باشە دکتۆر، هەر لە میانەی یەکەم وەڵامتانە باسی ئەوتان کرد کە لە دیدارەکەیە سەرنج خراوەتە سەر چ بابەت گەلێک لە دیدارەکەیە بێگومان، بەڵام باسی ئەوتان کرد کە
هەندێک بەرپرسی لێ بووە لە ئاستی ناوچێ و لە ئاستی هەرێمیشە پێمان بڵێنە ئەم دیدارە ئەتوانێت لێکەوتەیەکی پراکتیکی هەبێت بوون منە لەسەر ئاستی پلاندانان بۆی کە زیاتر سەرنج بخەنە سەر پەرەپێدانی ئابووری و ناوچەیە. ئەزانی ئێمە کە قسە لەسەر کارێکین کە لە زانکۆی ئەنجام دەدرێت دەبێت قسە لەسەر ئەو ئیتارە بکەین کە زانکۆ دەتوانێت پێی هەڵسێ. زانکۆ دەتوانێت لە ڕوانگەی زانستیەوە بە دانیشتوانی ئەو ناوچەیە بە هەرێمی کوردستان بەدەسەڵاتدار بڵێت کە ئەمە ڕێگا دروستەکانە ئەمە ڕێگا زانستیەکانە بۆ بەرەو پێشچوونی کەرتی ئابووری کەرتی پیشەسازی کەرتی کشت و کاڵ کەرتی ژینگە گەشت و گوزار هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە ناوچەکەوە بەم ڕێکارە زانستیانە و دەیخاتە سەر پەیپەرێک و ئاڕاستەی لایەنی پەیوەندیداری دەکات ویان بڵێن ئاڕاستی ئەو لایەنەی دەکات کە بەرپرسیارە لە دەرکردنی لە دروستکردنی بڕیار. زانکۆ ئەمە ڕێگا دروستەکەیەتی ئەمە کارەکەیەتی و ئایا بەمە لە ئایندەدا پێی هەڵدەستێت یان نا لە ڕاستیدا دەبێت بڵین ئەمە قۆناغ بە قۆناغە. ئێمە لەم دیداری ئەمڕۆدا کە ئاماژە بەوانەکراوە تەبعاً دەبێت بە گەشتبینیەوە بڕوانینە ئەوەی کە هەموو ئەو تەوسیاتانەی کە لێوەی دەردەچێت دەبێت جێبەجێ بکرێت کە جێبەجێ ناکرێت ڕێکارەکانی ترچیە بەدوایەوە ئەویش ئەوەیە کە ڕەنگە دیدار سەرەتایی کارێکی زانستی بێت بەدوای ئەمە کۆنفرانسێکی گەورەتر دێنێ بەدوای ئەمە چەندین ڤیستیڤاڵی ئەوە دێنێ لە ناوچەکەدا کە ئەنجام بدرێ بۆیە نابێ بڵێن ئێمە ئەو تەوسیاتانی کە ئەمڕۆ دەرکراوە ئیتر ئەمە هەموو لایەنەکانی پێداویستیەکانی ئەو ناوچەی لەخۆ گرتووە نەخێر چونکە قسەکردن لەسەر دەوڵەمەندی ناوچەکە قسەکردن لەسەر ئاڵنگاریەکانی ئەو ناوچەیە چەندین ڕۆژی پێویستە چەندین کاربەدەستی باڵاتر لەوەی کە ئەمڕۆ وجودیان هەبوو لەوێ پێویستە چەندین کلێن و بۆشایی یاسایی هەیە لە ناوچەکەدا کە ئێستا تەنانەت نەک بڵێن خەڵکی ئەکادیمی ناوزانکۆش تەنانەت ئەو خەڵکی کە تەنانەت بەس لەوێ دەژی ئەتوانێت ئاماژە بە کۆمەڵێ بربەست و کۆمەڵی ئاڵنگاری بکات کە ئێستا لە ناوچەکەدا و دەبێت چارەسەر بکرێت. باشە دکتۆر بێگومان یەک دوو پرسیاری زۆر گرنگ و ڕوژە با من سەرەتا باسیەوە بکەم باسی ئەو هەنگاوانەتان کرد کە زانکۆ ئەتوانێت بیکات بەڵام ئەمێ بزانم بەگشتی لە هەرێمی کوردستان چەند کەلێن هەیە لە نێوان ئەو لێکۆڵینەوە زانستیانە کە زانکۆ ئەیکات و لە نێوان قۆناغ و ئاستی جێبەجێکردنە ئایا ئەم کەلێنە گەورەیە لە هەرێمی کوردستانە؟ گومانی تێدا نییە ئەگەر بڕوانینە ئەو ناوچانەی کە ئێستا ئەم جۆرە دیدارانەی لە پێناودا دەکرێت ئەگەر کلێنێک نەبێت تۆ ناتوانانی دەست بۆ ئەم بابەتە بەریت ئەگەر بۆشاییەکی یاسایی دروست نەبوو بێت تۆ ناتوانانی دەست بۆ ئەم کارە بەریت بەڵام گرنگەوەیە هۆکارەکانی دروستبوونی ئەو بۆشاییانە داری بکرێت ئایا پەیوەندی بە خودی ناوچەکەەوە هەیە ئایا پەیوەندی بە ئەو کاربەدەستانی ناوچەکەەوە هەیە یان پەیوەندی بە کاربەدەستی باڵاتر ویان پەیوەندی بە هەموو ئەم سێکتەرانەوە هەیە بۆیە ئێمە ئەوەندەی کە بڕوانینە ئەم بابەتانە وەکووتم ئێمە تەنها لەو ڕوانگەیەوە کە لە چوارچێوەی کاری ئەکادیمی زانکۆدا دەبێت قسە لەسەر ئەم بابەتانە بکەین ئەڵێن کاتێککە ئەم کارانە دەکرێت پێویست بە هیچ ڕوونکردنەوەیەک ناکات دەبێت بزانین کە بۆشاییەک هەیە چۆن بتوانین ئەم بۆشاییە بە پێشنیاری زانستی بە ڕێگا دروستەکە بخەینە بەردەمی لایەنی پەیوەندیدار و چارەسەری بکەین. ئەی باشە دکتۆر ئێستا لە چەمچەماڵ منەگەر لە جەنابەت بپرسم بڵێم گرنگترین هەل بۆ پەرەپێدان لە ڕووی ئابووریەوە بێگومان لە چەمچەماڵ چییە؟ ئێوە چەند کەرتان بژاردوتان بۆ نمونە چۆن پەرە بە پیشەسازی بە کشت و کاڵ بە بازرگانی ئەمانە هەمووی جومگەی گرنگی ئابوورین چەمچەماڵ ئامادەی ئەوەی تایان باشتر بڵێم کام جومگەیان بەردەسترا و خێراتر ئەکەوێتە سەر ڕێڕەوی پەرەپێدان ئەگەر وە بەرهێنانی تیا بکرێت ئەوەی کە بەو جۆرە قسە بکەینەوەی کە ئەمڕۆ توێژەران کەسانی پسپۆر بە هەموو ئەوەی لە ئەنجامی گفتوگۆ لەوێ بەردەست بووە بۆی ئێمە کە قسە لەسەر ئەو بابەتەی ئەمڕۆ دەکەین هەڵێنجراوی دیدارەکەی ئەمڕۆ بخێنە بەردیدی بەڕێستان زۆرن ئەو بابەتانی کە ڕاستەوخۆ لەوێ دەتوانرێت سوودیان لەوێ بدرێت بەر لە هەر بابەتێک تەوانێ مازانین دەوڵەمەندی ئەو ناوچەیە بە غازی ژێرزەوی دەوڵەمەندی ئەو ناوچەیە بە ئەو کانزا ژێرزەویی کە هەیە لە کەم ناوچەی جیهانیشدا بوونی هەیە ئەمە یەکێک لەو خاڵانەی کە ئەکرێتەوە بڵێن هەر ئێستا بوونی کۆمەڵێ چی پێڵێن پاڵاوگەی گەورە لەو ناوچانەدا ئەمە ئەگەر ببێتە هەلی کار بۆ دانیشتوانی ئەو ناوچانە و بۆ گەنجی ئەو ناوچانە دەتوانێت چارەسەری بێکاری بەشێکی زۆری ئەو ناوچەیە بکات واتە دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵکی ئەو ناوچەیە کارێکی زۆر ئاسان و دەکرێت بە ئاسانی ئەنجام درێت بەڵام ئەوەی کە گرنگە
دەکرێت لە چ سێکتەرێکدا گەشە بەو ناوچەیە بدرێت لە ڕووی گەشت و گوزاریەوە لە بواری هوەرە و لە بواری کشت و کاڵدا و لە وەکووتمان لە بواری پیشە سازیشدا ئەمانە ئەو بوارانن کە تەواو ئەو ناوچەیە پێی دەوڵەمەنە ئەمڕۆ ئاماژە بۆ کراوە ئێمە بمانەوێ و نەمانەوێت گوندی چرمۆیەکە لە دێرینترین گوندەکان لە جیهاندا بەڵام بەشێکی زۆری خەڵک ئێستا نازان ڕێگاکەشی لەکوێوەیە ئەمە دەکرێت ئەو ناوچەیە پێچەوانەی ئەمە بکرێتە ناوچەیەکی گەشت و گوزار کە بەشێکی زۆری ئەکادمیان قسە لەسەر ئەم بابەتە دەکەن دەبێت ئەمە پشتگوێ نەخرێت ئەمە بابەتێکە چۆنەڵی هەم لە ڕووی مێژوویەوە بۆ ئێمە گرنگە و هەم لە ڕووی گەشت و گوزاریەوە هەم لە ڕووی داهاتەوە بۆ خەڵکی ناوچەکە بۆیە زۆرن ئەو جێگا ئەو جێگانێک کە دەکرێت لە ڕووی گەشت و گوزاریەوە ببێتە ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ ناوچەکە و تێچوویەکی زۆریشی تێناچێت و هەلی کار بۆ گەنجان و هەلی کار بۆ خەڵکی ناوچەکە و دەبێتە هۆی ئەوەی کە خەڵک لە ناوچەکانی تری عێراقەوە لە ناوچەکانی تری جیهانەوە سەردانی ئەو ناوچەیە بکەن و بە تایبەتی بۆ خەڵکی ناوچەکەی خۆیان ئەوەندەی کە دوورکۆنە بۆ شوێنانی تر دەتوانن وەکو گەشت و گوزار سەیری ئەو ناوچانە بکەن ئەمە جگەل لەوەی کە چەندین شوێنی تری تێدایە کە ڕاستەوخۆ دەتوانرێت بێتە شوێنی گەشت و گوزار لەگەڵ هەموو ئەمانەدا بوونی شوێنی مانەوەی گەشتیاران لە کاتێکدا سەردانی ئەو ناوچانە دەکەن ینی یەکێکە لەو ناوچانێکی ئێستا بەپێی ئەوەی کە ئەمڕۆ قسە لەسەر ئەو بابەتانە کراوە ئەکرێت لەو ناوچانە لەو ڕوانگانەوە ئەم بابەتانە گەشەی پێ بدرێت بەکردنەوەی وتێلی پێشکەوت و بە دروستکردنی شوێنی سیاحی بۆمانەوەی گەشتیاران ئەمە وا دەکات کاتێک کە بە نمونە دیدارێکی ئەمڕۆ دەکرێت خەڵکێکی دەرەوەی ئەو ناوچەیە سەردانی و ناوچەیە دەکات دەبێت شوێنێکی گونجاو و ڕێک و پێکە بێ بۆی کە تێدا بێنێتەوە ئەمەیەکە لەو کلێنانەی کە تا ئێستا لەو ناوچەیەدایە و قسە لەسەرەوە کراوە کە تەواوی ئەمانە چۆن بکرێنە پرۆژە و چۆن کاری لەسەر بکرێ و چۆن لایەنی پەیوەندیدار لە دوای ئەم دیدارە و چەندین کاری تر ئەمە ئومێدی واکەین تەنها زانکۆی چەرمۆ نەبێت کەوەی کە ئەم جۆرە دیدارە ئەنجام بدات بەڵکو لە دوای ئەمە زانکۆی چەرمۆ بە هاوبەشی تەواوی دام و دەستگاکانی و ناوچەیە بتوانن بابەتە فراوانکە. باشە دکتۆر باسی توانستەکان و ماتەهێزەکانمان کرد لە چەمچەماڵ باسێکی ئەوشمان بۆ بکە کە ئایا لە ڕووی ژێرخانیەوە ئامادەی ئەو پەرەپێدانیان باسی بێگومان سەرچاوە سروشتیەکان ناکەم باستان کرد کە دەوڵەمەندە بۆ بابەتە ژێرخان بەبستم ئەو ژێرخانانە کە پێویستم بۆ پەرەپێدان لە جادە و بانەوە هەتاوەکو کارەبا و ئاو و باسی دەستی کاریشمان بۆ بکە لەو ناوچەیە ئەکرێ بە دەستی کاری خۆجێی ئەم پەرەپێدانە لەم ئاستە گەورەیە لەوێ جێبەجێ بکرێت لە ڕاستیدا ئەگەر کەسێک تێکەڵی دانیشتوانی و ناوچەیە بێت ئەگەر کەسێک تێکەڵی کەسە ئەکادیمی و شارەزایەکانی و ناوچەیە بێت دەزانێت کە ئەو ناوچەیە خاوەنی چ گەوهرێکی مرۆییە دەزانێت کە ئەو ناوچەیە خاوەنی چەند مرۆڤی بەتوانان دەزانێت کە ئەو ناوچەیە ئەمە بە شانازیەوە دەڵێم کە ئەو ناوچەیە جگەلەوەی کە خاوەنی زۆرترین قوربانیە خاوەنی زۆرترین سەربەرزیە لە پێناوی ئەم کوردستانەدا بەڵام لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی ئەکادیمیشەوە ئەوەی کە تێکەڵی زانکۆ و تێکەڵی لایانی پەروەردەی و تێکەڵی لایەنە کارگەڕیەکان لەو ناوچەیەدا بێت تێدەگات کە لە ڕووی توانای مرۆییەوە هەر پرۆژەیەک کە شیاو بێ بەوەی کە خزمەت بەو ناوچەیە بکات ئەوان توانای زۆر لەسەر ئەو بابەتەشیانەیە ئەو ناوچەیە خاوەنی توانایەکی مرۆیی زیاتر لە ناوچەکەی خۆشیەتی حتا بە ناوچەکانی دەوروبەریشەوە حتا بە هەموو کوردستانەوە دەتوانن خزمەت بکەن بۆیە پێم وایە کە خاوەنی خەڵکی زۆر پێشکەوتون. سپاس دکتۆر هونەر ئەمین مامۆستای زانکۆی چەرمۆ کە ڕاستەوخۆ لە دیدارەکەەوە هاتوون بۆ ستۆدیۆی کورسات زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوو. یەکەمین خولی پێشانگای مۆبیلیات و فەرش لە سلێمانی کراوەتەوە دەیان کارگە و کۆمپانیای وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش بەشداریان کردووە چەندین جۆر فەرش نمایش کراوە. بەشدار بووان پێشانگاکە بە دەرفەتێکی گرنگە زانن بۆ ناساندنی بەرهەمەکانیان بە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتی. تەمەنی ئەم فەرشە زیاترە لە 150 ساڵ کاری دەستیە و بەهۆی دەگمەنی و بە نرخیەکەی خاوەنەکەی هیچ نرخێکی لەسەردانە ناوە. جیا لەو فەرشە ئەم فەرشەی دیکە بە زێڕ و زی و ئاوریشم دروستکراوە و نرخەکەی $1000. تەمەنی ئەم فەرشە 150 ساڵە ناوی فەرشی جەلیلیە و تا ئێستا نزیکی $30,000 مشتری هەبوو بەس ئێمە نەمان فرۆشتووە کوشتێکی ئەنتیک سێریەکەین و فەشێکی زۆر بە نرخە و مێژوویە. هەرێکە فەشێکی مەتیقەی تورکیایە. فەشەکە لە زمانی عوسمانیەکان پاشاکان بە هەدیە نابێکتری. جان فەشە پێک هاتووە لە زی و زێر و حەریر
ئەم نەخشەش پێوتر نەخشی شەجەرەت الحەیات. نمایشکردنی ئەو فەرشا جیاواز و ناوازانە لە یەکەمین پێشەنگای مۆبیلیات و فەرشا لە سلێمانی کە تیایدا دەیان کارگە و کۆمپانیای وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەشدارن. ئێمە هەش کارگەی مۆبیلیاتین لە ئێرانەوە بەشداریمان لەم پێشانگایەدا کردووە کە کار دەگەین لە دروستکردنی مۆبیلیات لە شارەکانی تاران و ئەسفەهان و هەمەدان و میلایر بەشداریمان کردووە کە هەموو جۆرەکانی مۆبیلیات دروست ئەەکەین بە نرخێکی گونجاو و لە خوار بازاڕەوە دەیفرۆشین بە هاوڵاتیانی کوردستان. بەشداربوانی وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەم پێشەنگایە بە دەرفەتێکی گرنگ دەزانن بۆ ناساندنی بەرهەمەکانیان بە هەرێمی کوردستان و سلێمانی. شرکەتمان کرۆ لە سلێمانی بۆی کە زیاتر بەرهەمەکانمان بناسێنین بە خەڵکی سلێمانی و لە خزمەتیان نابی. هەمانە ئالان چەند ساڵەکە دێن ئەکسەری پێشانگاکان کە لەوێ بەرگوزارە بێت لە ئێران دێن لە سلێمانی و هاتوون شتیان لێ کڕیوین الان نمایندگیمان هەیە. ما دوست داریم که از اونجایی که بالاخره برای رفت آمد آدم‌های ئەزانین کە هاتوچۆ بۆ وڵاتی ئێران سەختە. ئێمە بەشداریمان کرتا لە نزیکەوە هاوڵاتیانی ئێرەش بتوانن مامەڵەمان لەگەڵا بکەن و بەرهەمەکانیشمان لە نزیکەوە ببینن. ما دیده بشیم برند ما در واقع. خولی یەکەمی پێشەنگاکە تایبەت بوو بە بەرهەمی کارگەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. لە خولەکانی دیکەدا لە پاڵ بەرهەمی وڵاتان بەرهەمی کارگە ناوخۆیەکانیش نمایش دەکرێت. ئەمە خولی یەکەمی ئەم پێشانگایە هەندێک ئەزمون وەرەگرین لەم خولا و لە ساڵی 2026 کە نزیکە بەدڵنیاییەوە خولی دووهەم ڕاگەیەنین لە خولی دووهەما هەم کۆمپانیا ناوخۆیەکان بەشداری پێکەین هەم کۆمپانیەکانی دیکەی وڵاتانی دیکەش. پێشەنگاکە تایبەتە بە مۆبیلیات و فەرش و کەرەستەکانی جوانکاری ناوماڵ. دەیان کارگەی گەورە و مامناوەندی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریان تێدا کردووە و بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام دەبێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. بێگومانە و پێشانگایە ئەو شوێنەیە کە خانمان حەزەکەن ئەگەر هەر بە سەردانیش بێجارێک سەردانی بکەن بایەمەش لە ڕێگەی شاشەی کورسات نیوزەوە بڕۆینە شوێنی پێشانگاکە لە بەرەوەی کە هاوکارمان هێمن کەمال لەوێ هێمن سڵاوت لەبێ باسی پێشانگاکەمان بۆ بکە سەردانی هاوڵاتیان چۆن بووە چ بەرهەمگەلێک لە پێشانگاکە نمایش ئەکرێن وردەکاریمان بەرێ. بەڵێ زریان سڵاوتان لێبێ مێسال لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیاران پێشانگایی کە لە ئێسادا کراوەتەوە پێشانگاکە تایبەتە بە مۆبیلیات و فەرش و پێداویستیەکانی ناوماڵ دیارە چەندین کۆمپانیا و براند لە تایبەتی ڕۆژهەڵات و یاخود وڵاتی ئێران تێدا بەشداریان کردووە گەچی پێشانگاکە بە جۆرێکە ڕۆژانە لە ساعت 6 بڵێن لە ساعت 10 دەکرێت و تا 6 ئێوارە گەچیتەوە کاتەکەی بەرەو کۆتایی دەڕوە ئێسادایەتی وردە بەرە و چۆڵبوونە چێت چکە کاتەکە دیاریکراوە بۆ ئەم کۆمپانیانەی کە بەشداریان کردو لێرە چەندین پێداویستی ناوماڵ مۆبیلیا دەوانی کە تایبەتن بە پێداویستی ژووری ناوماڵ و ڕەزانەوەی ماڵ لێرە هەیە هەمووی براند شتی باش وتا بە شێوەزی کوالێتیە ئەوەی کە ئێمە یەکەم جاریشە پێشانگایەکی لەم جۆرە لە شاری سلێمانی و تایبەت بە مۆبیلیات و فەرشوانە دەکرێتەوە دیارە وەک ئاماژەم پێکردم کۆمپانیانە لێرن و ڕۆژانەش کراوە دەبێت و بڕیارە لە ڕۆژانی داهاتووش داوا بڵین تا سیانزەی مانگ ئەم پێشانگایە بەردەوام بێت بە ڕووی هاوڵاتیاندا هەم خاوەنکارەکان هەم هاوڵاتیان هەم ئەو کۆمپانیانەی کە هەیە لە شاری سلێمانی دەتوانن سوود لەم پێشانگایەوە یاخود چۆنەڵی پەیوەندیەک دروستکەنەوە چۆنەڵی وەک پەیوەندیەکی براندی ئەوەی کە کاڵاکان بێنن یاخود بازرگانی لە نێوان هەردوو لا دەگەم چکۆ لای ئەم خاتونە سڵاو لێبێ خاتون پێما بڵێیت زۆر سپاسەکەم
شوێنێک بەشداریتان کردو لە پێش ئێمە وەکو مۆبیلی ساکت لە ئەسفەهانەوە بەشداریمان کردووە کە پێشینەی 50 ساڵێن هەیە لە دروستکردنی مۆبیلاتی ناوماڵە و شێوازی سەڵتەنەتی بەکارهێنن شێوازی شاهانەی لێرە بە چەند مۆدلێکی زۆر جوان بۆ زۆر ناوازە بەشداریان کردووە لە ڕۆژی 6 دوانزە و هەتاکو سیانزەی دوانزە لێرە لە پێشانگاکە بەردەوامن کەرستان یاخود ئەم پێداویستیان کە لێرە داتان ناوە ئەمە تەنها نمایش یاخود فرۆشیشتان هەیە لێرە بۆ نمایشدانراوە و ئەشتوان بەتاکەوە بە ڕاستەوخۆی فرۆش ئەنجام بدرێت لێرە و ئەتوان بە ڕاستەوخۆی داواکەن لێرەوە لە وڵاتی ئێران و کە بۆیان بهێنرێتەوەوانێ بە ئاسانی زۆر بەخێر هاتن سەر هەردوو چاوم سپاس دەسەکان خۆش بێت دیارە ئەمەش بە هەمان شێوەش کۆمپانیایەکی دیکەگەم چمەلای کەسێکی دیکەیان بۆی لەسەر کارەکانی خۆیان قسەما بۆ خود ئەم پێداویستیانەی کە لێرە نمایشیان کردو کامی بە شێوازێکی زۆر باش و کوالێتی باش لێرە سڵاوتان لێ بێت کەسێک سڵاو قوربان پێمان بڵێ وەکتی شوێنێک بەشداریتان ئێمە بەخێر بن لە شاری بۆکان و هەمەدانەوە هاتوینە خزمەتان خەڵکی ڕۆژهەڵاتی کارگاکەمان لە هەمەدانەوەی لە بۆکانیش نمایشگای گەورەمان هەیە دوکانی ینی گەورەمان هەیە مارکەتی گەورەمان هەیە لە خزمەتتان کارەکەیش کولەن کاری خۆمانن کاری مۆبیلیاتی ینی قەنەفەی کلاسیک ئێمە کلاسیکی پێ دەڵێن یا پادشایی یا مەلەکەی هەمان هەیە عرضکەم لەگەڵ قەنەفەی تورکی یا ڕاحەتی لە خزمەتتان قوربان هەروە بێتەوە ئەمە خۆمان کە تەولیدیمان هەیە چێش خواردن میزی چێش خواردن شش هەر ساز دەکەین خۆمان کارگایەکی گەورەمان لە هەمەدانەیە تا چەند توانیتان لە سلێمانی ئەم بەرهەمدانەی خۆتان بکەن و یا بڵێن کارگەر لێرە بکەن و هیچ پلانێکی لەو جۆرەتان هەیە بەخوا شکر وەختە ئێمە پارێکانێژ ینی 24 وانە فرۆشمان هەبوو بۆ شاری سلێمانی بۆ شاری سلێمانی حتا هەولێری فرۆشمان هەبوو ناردمان هەبوو ئەو ساڵ ئیشەڵا بە نیازین کە هێندێک کومەکمان بکەن یارمەتیمان بدەن یەک دوو کەس لێرە ئیشەڵا بە نیازن لێرە مارکەتێکی گەورەدانین بەنیوی مارکەتی مۆبلی ڕۆژ ئەمەش لە بۆکان و هەمەدانیش هەر مارکەتی ڕۆژین لە خزمەتام ئەو پێشانگاش باش بوو بەمە سەبارەت بۆ ئەوانەی کە شکر باشتر بووین قوربانتم بەخێر بن لە خزمەتتان دیارە ئەمەش زریان خاوەن کارگایەکی دیکە بوو کە لێرە بەشداریان کردووە ئەوەی کە گرنگە لێرە توانین بڵێین بوونی ئەم پێشانگایەوە پەیوەندیە بازرگانیەکان لە نێوان شاری سلێمانی و بەتایبەت وڵاتی ئێران هەنگاوێکی گرنگە بۆی لە داهاتوودا ئەم جۆرە بازرگانیە لە نێوان هەردوو لادا چۆنەڵی پەرەی پێ بدرێت وە بە هەمان شێوان کەرەسەکانی خۆیان بێنێرەوە پێچوانەشەوە خاوەن کارەکانی ناخۆک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردووشدا بە هەمان شێوە کاری پێشانگایکی دیکە کرایەوە بە ناوی پێشانگای میدیئین عێراق وەختە ئەو کەرەستە و کاڵانی کە تایبەت بوون بە ناوخۆی عێراق لێرە یاخود لە ناوخۆ لە هەرێمی کوردستان لە عێراق دروستکرا و نمایشکراواتە ئەم جۆرە پێشانگانە توانین بڵین لە مانگەیە چەند چالاکی یاخود چەند پێشانگایکی لەم جۆرە هەیە مەتوانین بڵین لە ڕووی ئابووریەوە گرنگی و تایبەتمەندی خۆی دەبێت بۆ شاری سلێمانی و بازرگانان بۆی بتوانن لەم ڕێگەیەوە کاڵا و پێداویست من ئەگەر گوێت لێمێ بۆ باسێکی نرخەکانیشمان بۆ ناکەی بێگومان لە ئێستا نرخ زۆر گرنگی هەیە بۆ ئێمە ئەگەر خۆت زانیاری تێ خۆ زانیاریمان بەرێ ئەگەرنا لەو فرۆشیارانە لیان بپرساخۆم نرخەکان جیاوازیان هەیە لە ڕۆژانی پێشانگاکە لەگەڵەوەی کە لە ڕۆژانی ئاسایی ئەیفرۆشنیاننا زۆر باشە زریان من پێشۆ بڵێ من پرسیارم لێکردن سەبارەت بە نرخەکانیان نرخەکان بە جۆرەی کاڵا و پێداویستیەکانە گۆڕەگەم چمەلای کەسێک لەمان سڵاوتان لێ بێت بەشداریتان کردووە لە پێشانگاکەیەوان نیە وەک چی شوێنێک بەشداریتان کردووە بە تایبەت کام کۆشکیانی ئەم کۆشکان ئەگەر بچین کۆشکەکە سەبارەت بەم موبیلیات یاخود ئەمە تاقم خەنەفە و مێزوانەیە لە ڕووی نرخەوە چۆنە پێما بێت نرخەکانیشتان لەسەردا ناوە ئەمانە لە ڕووی کوالێتیەوە ئەگەر بەراورد بکەیت نرخەکە لەگەڵ کوالێتیەکەیە زۆر نییە لەبەرەوەی ئەمەشتی زۆر تایبەت ئەمانەشتی دەستکردن ئەمان هەمووی داری طەبیعین بەڵێ ئیسفنجەکانی هەمووی ئیسفنجی زەختی کوالەتی زۆر بەرزە قوماشی ئەو قوماشانی کە بەکارهاتوو هەمووی زۆر کوالەتی بەرزە شتی احتیاجی و چۆنەڵی بازاڕی ئەوانە نییە هەمووی گرنتی زۆریان هەیە مەسەڵەن ئەم بۆیاخانە هەمووی گویاخی احتیاجی نیە ئەوانە ئەمانە هەمووی کوالەتیان زۆر بەرزە ئێستا ئەم 5200 دلار بەڵێ تاقمی بەڵێ مێزی نانخواردنی لەگەڵای 8 نەفەری لەگەڵم سێتەکان لەگەڵم مێزەی ناوەڕاست لەگەڵ ئەمان بەدەر لەمە ئەو کەرەستەکانی دیکەتان چۆنەش هەمویان کوالەتیان زۆر بەرزە ئێستا ئەمە بە 5000 مەسەڵەن هەمانە بە 4000 ئەمانە بە 2000 ئەمانە بە 1500 حەسە بە کوالەتی و حەسە بە عددی بۆ نمونە ئەمە 6 نەفەری و 7 نەفەری و 10 نەفەری و ئەوانەش دەورە کاتکەم پێشانگایانە دەکرێتەوە جیاوازی هەیە نرخەکە بۆ نمونە لە پێشانگاکان نرخەکە هەرزانترە وەکلەوەی لە دەرەوە ئەمە ئێوە
کارێکی لەم جۆرە بەس بۆیە نرخەکان هەمان ئەو نرخن کار پێشتر فرۆشت و تاناخود نەخێر دەم پێشانگای داهیچ داشکاندنێکتان ئەم نرخانە ئەم سێتا گەر سێر بکەی ئەمە لە وڵاتی ئێران دروست دەکرێت ئەمە لێرە بۆ نمونە نووسراوە 52 ڕقە لە وڵاتی ئێران لەوانێ بە 72 ڕقەش نەیکڕی لێ زۆر گرانترە ئەمانە کابێ بە سادراتی کۆمەڵە مەسایل هەیە لەو مەجاالە ئەوە فەرقەکات ئەمان لە پێشانگاکان عادەتەن داشکان نەکەن هەم لە ڕووی کوالیتیەوە بەرزێکەنەوە هەم لە ڕووی سعرەوە داشکاندنی بۆکەن لە خزمەتانەوە بەخێر دەستەکان خۆش بێ بەڵێ زریان ئەمە وتەی میوانەکەش سەبارەت بە پێشانگاکەەوە هەم نرخەکانیش وەگاماژەی پێکرد نرخەکانی بێگومان جیاوازە لەو نرخەی کە لە دەرەوە کە ئەمان دەیفرۆشت وەگاماژەمە پێک ئەم کاڵانەی کە لێرەن بەشی زۆری یاخو بڵێ زۆربیان وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کە خاوەنکارەکان هاتوونەتە شاری سلەیمانی و بە هەمان شێوە لە بەشیەوە بەرەو فەرش و پێداویستەکانی دیکەشەیە کە هاوڵاتیانیش دەتوانن ئیتر لە ماوەی چەند ڕۆژەی کە ماوە بێن سەردانی پێشانگە بکەنەوە سوود لە پێشانگاکە وەرگرنەوە پێداویستیانی بەسییانە بتوانن لێرە بە نرخێکی گونجاو ماندوو نەبی دەستخۆش. بەم هەواڵە دەربارەی پێشانگای مۆبیلیال لە سلێمانی مشکۆتایی بە هەواڵابووریەکانە هێنین زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.